سڵاو ئازیزانم چۆنن هیوادارم زۆر باش بن. طبعاً ئەمڕۆ زەڵاتەیەک دروستەکەین مقابلاتێک دروستەکەین کەرەستەکانی کە پێویستمان بە باینجانە. طبعاً ئەم باینجانە هەر بە توێکڵەکەوە جوان ئەیشویتەوە و دواتر ئەیکەیتە ناو فڕنەوە لێی گەڕێتا جوان ئەپیشەیتر هەستی پێکی کە پیشاوە ئەیهێنیتە دەرەوە لە ناو خوێ و لە ناو ئاوە بۆی توێکڵەکەی زووتر لێبێتەوە توێکڵەکەی لێ یەکەیتەوە و لە هەمان کاتا پێویستمان بە معدەنووسە بێ. معدەنووسە جوان وردمان کردووە و پێویستیشمان بە بیبەری سەوز و بیبەری سوورە بێ ئەویش بە هەمان شێوە ئەی پیشێنین ئەیخەینە ناو فڕنەوە و دواتر توێکڵەکەی لێ یەکەینەوە. و ئێستاش باینجانەکە تەوان وەکۆ بینن باینجان ئەم تۆی پێوەیە هەندێکی هەیە پێوینە گەر سوتفە بوو دەستت کە و تۆیەکی پێوە نەبێ و باشتریشە، بەڵام ئەگەر تۆیەکی پێوە بوو ئەو پێویستە کە ئەو تۆی لابێ چونکە خۆش نییە لە ناوزەڵاتەیە ئەو تۆ دیار بێت و بەو شێوازە باینجانەکە و شێوەی زەڵاتەکەمان لێ تێک بات. طبعاً وەکو ئاماژەم پێەیە کە ئەمانەتان کردە ناو فڕنەوە پیشە تقریبا نیو کاتژمێر 20 خولەک زیاتر ئەوان تقریبا ئەوەندەی بەستە تا جوانە پیشێ. ئەگەر خەڵوزیش سوتفەی کرد کاتێک کردان ئێستا ئێمە زۆربەی کات کە باینجانە پیشێنین گۆشت ببرژێنین لەگەڵ گۆشتەکەی سەری خینە خەڵوزەکە و چونکە هەم تامولەزەتێکی خۆشتری هەیە و هەمیش جوانتر ئەپیشێ لەسەر خەڵوزەکە. بەڵام ئەگەر خەڵوزت نەبوو زۆر احتیاجی و زۆر بە ئاسانی ئەتوانین لەسەر تەباخ بیکەی یاخود لەناو فڕنا لەسەر تەباخەکەوەیە کە احتیمالی ماڵەکەت پیس بێت تۆزێ ڕەش بێ بۆنەکە زۆر بڵاو بێتەوە، بەڵام لەناو فڕنەکەیە باشترین حل ئەوەیە کە هەر لەناو فڕنەکەیە بێت و لەناو فڕنەکە هەم تەماتە هەم بیبەرەکە یعنی سەوز و سوورەکە هەمیش باینجانەکە بپیشێنیت. وەکو ئاماژەم پێ ئێستا ئێمە و بەشەی کە بەشی تۆکەی باینجانەکەی لێ یەکەینەوە بۆی شێوەی زەڵاتەکەمان تێک نایە و دواتر بۆ شێوازە بە شێوی چوارگۆشە وردیەکەین. طبعاً لەم لە شۆ پێویستمان بە تەماتە ئەبێ، پێویستمان بە پیازە بێ، پێویستمان بە سیرە بێ و لەگەڵ معدەنووس و لەگەڵ تۆزێک بیبەری سوور و بیبەری ڕەش و لە هەمان کاتە خوێ. ئەمە کەرەستەکانەتی. طبعاً ئەم شێوازە زەڵاتەیە هەر کەسی و بە جۆرێکیکە ئیتر هەندێک هەیە بۆ نمونە پیازەکەشی بۆ سوورە کاتەوە ئەنجای کاتە ناوی، هەندێک هەیە تەماتەکەشی تۆزێک بۆ سوورە کاتەوە ئەجا هەر کەسە بە شێوازی خۆیەکە. ئەمە لەوانەیە چوو بێتنە مارکە ڕێستۆرانتەکان ئەم زەڵاتەیە جۆرێکی تری هەیە خوارد بێتانەوە ئەوە نییە ئەوەی کە کەچە پوشتی پیاکەی ئەمەیان فڕقە ینی شتێکی ترە، بەڵام ئەمەش هەر بە شێوازی تر دروستیەکەن بۆ یوتم بە ئاماژی پێبم کە هەر کەسە و بەدڵی خۆی شتەکانی ناوی تێیەکات. بۆ نمونە پیازەکە سوورە کاتەوە، تەماتەکە تۆزێک سوورە کاتەوە یاخود تەماتەکە ئەسڵەن سوور ناکاتەوە پیازەکەش سوور ناکاتەوە تێکات. طبعاً ئێمە ئەمڕۆ نە پیازەکەی بۆ سوورەکەینەوە نە تەماتەکەش و باینجانەکە پیشانمان و ئەمەش بیبەرە سوورەکەیە بامان شێوە پیشانومانە و لەگەڵ سەوزەکە ئاوا بۆ شێوازە سێریکە باینجانەکە ئاوا چوارگۆشەمان کرد و هەروەها بیبەرەکەش بە هەمان شێوە بەم شێوازە چوارگۆشەی کە و بیکەرە ناو قاپێکەوە داینە. اینجا بەڕاستی ئەم زەڵاتەیە دوایەوەی کە دروستمان کرد و خواردمان تامێکی زۆر خۆشی هەبوو. هیوادارم ئێوەش تاقیب بکەنەوە دڵنیان پەشیمان نابنەوە چونکە خۆش نییە ینی دائیمەن مرۆڤ هەر لەسەر سفرەی بەس تەماتە و خەیار یاخود خاس کە کاهوشی پێڵێن ئێمە هەرەوەی لەسەر سفرە بێ. قەیچێکە با هەندێک زەڵاتی جیاواز بکەین بە هەندێک شتی خۆش بکەین بتوانین لەسەر سفرەمان هەبێت و تامی بکەین و کەرەستەکانی شیاسانە من نە گۆشتێوێنە مریشکێ بڵێ وەڵا بۆ نمونە زۆرە ئەتوانی هەر بچیتە مارکێتێک یەک بیبەر یەک دانە بیبەری سوور یەک دانە بیبەری سەوز دوو باینجان یەک پیاز یعنی توانی ئاوا هەڵیگری احتیمالی هەمووشی بکاتە تقریبا 1500 ئەگەر هەمووی پێکەوە بکەیت چکارێکی و لەوچە ساری جیاواز بێ بەیەکەوە بۆت حساب نەکەن ئەگەرنا شتەکان هەمووی ئاسانە و سەهلیشە. و طبعاً ئەمەش پیازەکە بە هەمان شێوە و کۆی بینن لە ناوڕاست کردومانە بە دوولەتەوە و دواتر بۆ شێوازە بە زۆر باریکی پیازەکەمان ئەجنین و ئاوا بۆ شێوازەیەکین بەسەر باینجان و دوو بیبەرەکەمانە.
وەکو ئاماژەم پێ هەندێک حەزی لێ پیازەکەی سوور بکاتەوە ئەشتوانیت، بەڵام ئەو کاتە پیازەکە سوور بکەیتەوە چونکە بە شێوەی باریکی جنیومانە احتیمالی هەیە ئەوەیە پیازەکە ئەوەتر بێت، یعنی زۆر دیار نەبێت لە ناو زەڵاتەکە، بەڵام ئاواژەکرێت چونکە لەگەڵ باینجانوانە تامی خۆیاتەوە خۆشترە بێت. و هەندێک خوێەکەین بەسەریا بۆ شێوازە جوان تێکەڵیکە تا پیازەکە لەگەڵ و کەرەستەکان و خوێکەش جوان تێکەڵ بێ بۆی دوای تامێکی بزانێ خوێی بەسە یا خوێی بەسنیە. و تەماتەکەش بە هەمان شێوەیەکی نەناوی، طبعاً تەماتەکە تقریباً 2 دانەی وەسەتە مام ناوەندە، تەماتەکەی زۆر گەورەماندا نەناوە. و ئەمەش مەعدەنووسە نەکەرەوەس، ئاگادار بن ئازیزان، چکە مەعدەنووس کە ئەشی خۆی دائیمەنەڵەن بە دوای سیر و پیازە مەعدەنووس سێک بکەرە دەمت بۆنی دەمت نایڵێت، و ئەمەش تقریباً لەبەروی پیاز و سیری تێکەین هەڵسەنگەکەی ڕاگرێ. و لەم لاشەوە بامان شێوە هەندێک ئاوی لیمۆ بۆ شێوازە جوان بکوشە بیکە بەسەر زەڵاتەکە، تا بەڵام بە ئاوی لیمۆکی زۆر نەبێ، تقریباً لە تێکی لیمۆیەک بەسە. طبعاً ئەمە کێمە کردومانە تقریباً 4 باینجان بوو، 2 تەماتی مام ناوەند و 1 بیبەر، 2 بیبەر لەگەڵ 2 دانە یان بیبەری سەوز و بیبەری سوور ئاوە، و هەندێک زەیتی زەیتونیشمان کرد بەسەریا. بامان شێوە دووبارە ئاوە جوان تێکەڵی کەرەوە. طبعاً ئەم تێکەڵکردنە بۆ ئەوەیە کە تامی زیاتر بات و زەڵاتەکەمان خۆش بکات. وەکو ئاماژەمە یعنی زەڵاتە هەمیشە هەوڵ بن شتێکی خۆش بکەن لە ماڵنجا. ئەمەش ئازیزان هەڵی شەگیرێ، هەندێک هەیە ئەیکاتە ناو شوشەوە سەرەکەی قەپاتەکە لە ناو سەلاجە هەر کاتێک بیەوێت دەریێنێت و ئەیخوا. طبعاً ئەمە بەنانە تۆستەکانەوە گەر لە مارکێتەکان حتمما هەیە، هەم جۆکەی یعنی سپیەکەی هەم جۆ ڕەشەکەشی تامێکی و لەزەتێکی زۆر خۆشیە، توان لەگەڵ ئەوە بیخۆن بەیانیان واشتوانن بۆ عەسران بۆ نێڕۆم بە هەر کاتێ پێتان خۆشە، بەڵام مەبەستمەوەیە کە بە ئەو نانە تۆستانەوە زۆر خۆشە بێ. ئەوە ئێستا هەندێک بیبەری سوور، بیبەری سووری زۆر وردەکانە تۆزە درشتە ئەوی پێڵێن، ئەو بیبەرە و لەگەڵ بیبەری ڕەش، و ئێستاش سیرەکە ئاو بۆ شێوازە لە ڕەندەی بە تەوان با سیرەکەەوە بۆ شێوازە زۆر ورد بێت، چونکە کە تێکەڵیەکەی بۆی نەچێتە دانت خۆش نییە، تا سیرەکە جوانتر ورکرێ باشترە، و دواتر تێکەڵی بکە و تامی بکە بزانە خوێکی باشەیە باش نییە بیبەروشتەکەی، ئەگەر باش نە بۆ توانی زیاتریکەی. هیوادارم سووتان لێ بینی بێت، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.